هەفتەیەک لە هەرێمی کوردستان کرایە پشووی فەرمی و ئەگەری دواکەوتنی موچە لە ئارادایە. 4 وڵات هەڕەشە لە پارتی و یەکێتی دەکەن. چالاکیە فەرمیەکانی سەری ساڵ ڕاگیران. سڵاوتان نەبێت لە شەرپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. حکوومەتی هەرێمی کوردستان 7 ڕۆژی کردە پشووی فەرمی لە هەرێمی کوردستان. سەرچاوێکی باڵای وەزارەتی داراییش لەبارەی موچەی مانگی دوانزەوە لە ڕێگەی شەرپرێسەوە زانیاری ئاشکرا دەکات و ڕوونکردنەوە دەدات. بەیانی ئەمڕۆ بە فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆنەی هاتنی سەری ساڵی زاینیەوە ماوەی 7 ڕۆژ لە 25 مانگ تاوەکو 2/1/2022 کردە پشوو لە سەرجەم دامەزراوەکان. سەرچاوێکی باڵاش لە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمەوە کە داوای کردناوی ئاشکرا نەکرێت لە ڕێی شەرپرێسەوە ڕایگەیاند تا ئێستا بە فەرمی هیچ بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە نەهاتووە کە دابەشکردنی موچە لەم مانگەدا دەست پێ دەکات یان دەکەوێتە ساڵی داهاتوو. بەڵام پێم وایە بکەوێتە ساڵی داهاتوو. لەم مانگەدا موچەی چەند وەزارەتێک دابەش دەکرێت. سەرچاوەکەی وەزارەتی دارایی ئەوەشی بۆ شەرپرێز ڕوون کردەوە پشوو نابێتە ڕێگر لە بەردەم دابەشکردنی موچە، چونکە لە ڕابردوو هەندێک جار دابەشکردنی موچە بەر ڕۆژانی هەینی کەوتووە. بۆیە ئەگەر ئەنجومەنی وەزیران بڕیار بدات ئەوە بە دڵنیاییەوە پشۆکان کێشە نابێت. وەک سەرچاوەکەی وەزارەتی دارایی بۆ شەرپرێزوتی پێم وایە دابەشکردنی موچە دەکەوێتە ساڵی 2022. ئەوەندەی من بزانم ڕۆژی 26 ئەم مانگە موچەی هەریەک لە وەزارەتەکانی تەندروستی، پێشمەرگە ناوخۆ و دارایی بە تەمویلی لە 100% موچە وەردەگرن و بە دوای ئەوانیشدا وەزارەتەکانی دیکە موچەیان پێدەدرێت. سەبارەت بە بوونی داهاتی پێویست بۆ موچەی فەرمانبەران سەرچاوەکەی وەزارەتی دارایی جەفتی کردوێتەوە. پێم وایە ئەگەر تەواوی داهاتەکان لە کات و ساتی خۆیاندا بگەڕێنەوە خەزێنەی وەزارەتی دارایی ئەوە هیچ گرفتێکی نەبوونی داهات بوونی نابێت، بەڵام بە دڵنیاییشەوە موچە بەبێ لێبڕین دابەش دەکرێت. سەرکردەیەکی پێشووی یەکگرتووی ئیسلامی زانیاریی گرنگ لەبارەی نامەی 4 وڵاتەوە بۆ یەکێتی و پارتی ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت. داوایان کردووە هەرچی زووە چاکسازی لە هێزە سەربازیەکانیان بکەن و چیتر ئەوان قوبوڵیان نییە هێزی کەسی لە کوردستاندا بوونی هەبێت. دەشڵێت وتویانە ئەگەر هێزی کەسی بوونی هەبێت هیچ هاوکاریەکی هێزەکان لە هەرێمی کوردستان ناکەن. ئەبوو بەکر عەلی ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە فەیسبووکی خۆی نووسیوێتی بە گوێرەی هەندێک زانیاری 4 وڵاتی خۆرئاوایی پابند بە ئەرکی چاکسازیکردن لە هێزەکانی پێشمەرگە و بیناکردنەوەی ئەم هێزە و هاوپەیمانی نێودەوڵەتی نامەیەکیان ئاراستی پارتی و یەکێتی کردووە. ئەبوو بەکر عەلی جەفتی کردوێتەوە بەش بە حاڵی خۆم هیوادارم ئەم هەڕەشەیە ڕاست بێت و شتەکە جددی بێت، چونکە مێژووی چەند ساڵی ڕابردوو خستوێتە ڕوو نخبەی حیزبی بڕیار بەدەست و حکومڕانی هەرێم بەرجەستە لە سەرکردایەتی پارتی و یەکێتی ئیرادەیەکی ڕاستەقینەیان بۆ یەکگرتنەوەی هێزەکان و دەرهێنانیان لە چنگی حیزب بە نیشتیمانیکردنی ڕاستەقینە نییە. بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا 2 فەرماندەی باڵای ئەمنی بگۆڕدرێت کە یەکێکیان خوشکەزای شێخ جەعفەر شێخ مستەفایە. سەرچاوەکی ئاگادار لە بڕیارەکەی بابڵ تاڵەبانی تایبەت بە شەرپرێسی ڕاگەیاند تاڵەبانی بڕیاری داوە سەرۆک ئەرکانی هێزەکانی هەفتەی پێشمەرگە لابدات و لە شوێنی ئەو لیوا ڕوکن عومەر ساڵح کراوەتە شوێنگرەوەی. بەوتەی سەرچاوە ئاگادارەکە هاوکات بەرهەم محەممەد فەرماندەی هێزی ئاڵتونی کە هاوکات خوشکەزای جەعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمە لە پۆستەکەی لابراوە و ئەمید پشتیوان فەرماندەی فەوجێکی لیوای پاراستنی سلێمانی خراوەتە شوێنەکەی. سەرچاوەکەی شەرپرێز ئەوەشی وت بڕیارەکان درێژەی دەبێت و لە ڕۆژانی داهاتووشدا زنجیرێک بەرپرسی دیکە لە هێزە ئەمنیەکان لە پۆستەکانیان دوور دەخرێنەوە لە پێناو ڕێخستنەوەی هێزەکاندا. هەر بە وتەی و سەرچاوەیە هەوڵ دەدرێت بۆ ئەوەی هێزە ئەمنیە حیزبەکان فەرمان تەنها لە بابڵ تاڵەبانی وەربگرن و وەک پێشوو هەر هێزە و فەرمان لە کەسێک وەرنەگرێت. ئەو گۆڕانکاریانە بەڕێوە دەچن و بەردەوام دەبن بە گوێرەی بڕیارە نوێیەکە. سەرجەم هێزەکانی یەکێتی لە ئێستادا فەرمان لە بابڵ تاڵەبانی وەردەگرن جگە لە لیوەکانی سەر بە کۆترت ڕەسوول عەلی. لە دوای ڕووداوەکانی 8 تەموزی ناویەکەتی و ململانەکانی هاوسەرۆکانی یەکێتی بابڵ تاڵەبانی لەلایەن سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەو حیزبەوە بڕیاری سەرجەم گۆڕانکاریەکانی پێسپێردراوە. لە سلێمانی سەرجەم ئاهەنگ و بۆنەکانی سەری ساڵ کە حکوومەت ئەنجامی دەدات ڕاگیران و ئەویش بەهۆی ڕێزگرتن لە قوربانیانی لافاوەکەی هەولێر و قوربانیەکانی پێشمەرگە. بەڵام ئەو شوێنانەی خەڵک ڕووی تێدەکەن هێزە ئەمنیەکان بۆ پاراستنیان لە کاردا دەبن. ئاوەد محەممەد قایمقامی سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنەماوەنیدا کە پەیامنێری شارپرێز ئامادەی بۆ ڕایگەیاند لێژنەی ئەمنی سلێمانی ئەمڕۆ کۆبوونەتەوە و بڕیاردراوە بۆ ڕێزگرتن لە قوربانیانی لافاوەکەی هەولێر و
شەهید و قوربانیدانەکانی پێشمەرگە ئاهەنگەکانی سەری سەڵ ڕابگیرێت و هیچ چالاکیەکی فەرمی نابێت. وتیشی لە ڕووی ئەمنیەوە ئامادەکاری کراوە بۆ ئەو شوێنانەی کە قەرەباڵغی تێدا کۆ دەبێتەوە. هێزە ئەمنیەکان لە ئەرکدا دەبن بۆ پاراستنی ئارامی هاوڵاتیان. قایمقامی سلێمانی ئەوەشی خستە ڕوو لە سلێمانی ئامادەکاری باشکراوە بۆ ڕێگریکردن لە دروستبوونی لافاو. هەر کەسێکیش ببێتە هۆی پڕبوونەوە و گیرانی منهۆڵەکان و ڕێڕەوی ئاو ئەوە لێپێچینەوەی لەگەڵدا دەکرێت. عەرەبەکانی کەرکووک داوا دەکەن هەرچی زووە چارەنووسی دەستگیرکراوەکانیان لە زیندانەکانی هەرێمی کوردستان ئاشکرا بکرێت. وەک خۆیان باسی دەکەن نزیکەی 4000 دەستگیرکراویان لە زیندانەکانی هەرێم هەیە. نازم شەمەری جێگری سەرۆکی بەرەی عەرەبی لە کەرکووک لە لێدوانێکی ڕۆژنەمەڵیدا ڕایگەیاند نزیکەی 4000 دەستگیرکراومان لە زیندانەکانی هەرێمی کوردستاندان و هێشتا چارەنووسیان نادیارە. باوتەی شەمەری لەگەڵ ئەوەی لە ڕابردوودا چەندین جار داوای ئاشکراکردنی چارەنووسی ئەوانەمان کردووە و بۆ ئەوەش پەنامان بۆ دکتۆر بەرهەم ساڵح بردووە بۆ ئەوەی چارەنووسێکیان بۆ بدۆزرێتەوە، بەڵام تا ئێستا نەتوانراوە چارەنووسی ئەو دەستگیرکراوانە یەکلا بکرێتەوە. بەرپرسەکەی بەرەی عەرەبی لە کەرکووک دەژڵێت لە ماوەی جەنگی دژ بە داعشدا هێزە کوردیەکان هەزاران هاوڵاتی بێتاوانی عەرەبیان لە پارێزگای کەرکووک و پارێزگاکانی تر بە تۆمەتی پەیوەندیان بە داعشەوە دەستگیر کردووە و بەرەو زیندانەکانی هەرێمی کوردستانیان گواستونەتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.